بەڵە چیە هەڵبەتە هەڵەبجە جیاواز لە هەندێک لە شارەکانی تری هەرێمی کوردستان کەمترین کات ڕەشەبای ئەگرێتەوە بەهۆی ئەوەی کە چواردەوری بە شاخ دەورە دراوە و ڕەشەبای زۆر بە کەمی تیا دروست دەبێت بەڵام لە ئێستادا لە درنگانێکیشەوە ناوە ڕەشەبای بەهێز و بایەکی بەهێز هەیە کە لە خۆر ئاوای هەڵەبجەوە ڕەشەباکە هەڵدەکات و هەندێک جار بەهێزەوە هەندێک جاریش لاوازە. سەبارەت بە خۆڵبارینیش بە هەمان شێوەی ڕەشەباکە لە درنگانێکیشەوە خۆڵبارینیش هەیە لە هەڵەبجە بەڵام تا ڕادەیە کەمترە جیاواز لە هەندێک کاتی تر خۆڵبارینەکە زۆر نییە بەڵام ڕەشەباکە وەک باسم لێوە کرد هەندێک کات بەهێزە و بەپێی تەجروبەی پیاوە قەدیمیەکان و هەندێک لە پسپۆڕانی کشتتوکاڵی ئەم بایی کە لەم وەرزەدا هەڵەکا پێڵن بای دار ئاوز چونکە قازانجی هەیە بایەک بۆ بەتایبەتی بۆ درەختانی بۆ و میوانی کە لە ئێستادا گوڵ و هەراڵەکەن هەر لە قۆخ و قەیسی و هەفتەی داهاتوش پێدەچێت گوێز گوڵ و هەراڵە بکات ئەم باە سوودیە بێت بۆ ئەو دار و درەختانی کە بەرهەمیان دەبێت لە وەرزی هاویندا و لە ئێستادا گوڵیان کردووە بۆیە ڕەشەباکە لای جوتیار و لای باخەوانەکان ئەوانی دڵخۆش کردووە و پێیان خۆشەکە ئەم ڕەشەبا هەیە چونکە سوودیە بێ بۆ باخەکانیان وە دارەکانیان پیتاندن لە نێوان دارەکاندا ڕوو دەدا و بەرهەمی باشیانە بێت بەڵام لە پاڵەوەشدا دار و درەختی ناوشار هەندێک لە دار و درەختەکان بۆی بەهێزی ڕەشەباکەوە شەوی ڕابردوو چەند دار و درەختێک شکانەوە ئەمە زانیاریەکان وریان بۆ خستنە ڕۆی تەواوی زانیاریەکە.